پێکێنانی ژیانی هاوسەرگیری ئەوە بتەوەرەمان بۆ سینگڵەکان زۆر باشە هیوادارین جۆمان لێ بگرن چی شتێک پاڵ بە تۆ ئەنێت کە هەربیر لە پرۆسی پێکەنانی هاوسەرگیری نەکریتەوە بۆ ترست هەبێت ئایا ترسەکە تەنها ترسێکی مادیە یعنی لە ڕووی مادیەوە تۆ بیر لەواکەی تۆ ژیانی هاوسەرگیری سەختە یان زۆرینە بەلا ئەو ترسەیەکە لە ژیانی هاوسەرگیریە ئاوا دوو کێشی ئاوا توش نەبێت چۆن لێ دەربازەبی بۆت نەخەنە نێو دوونانی گەرمەوە ئەمانە کۆمەڵێک بابەتن کە لە ژیانی هاوسەرگیریە دروستە بن لەبەرەوە لەسەرەوە قساکن و کۆمەڵێک هەنگاوی گونجاوی ژەخەینە ڕوو بۆی گەنجێک ئەگەر ئەم ترسە لە دڵێ هەیە ئەو ترسە بەڕاوێتەوە کاکازە جەلال توێژەری کۆمەڵاتی لەگەڵماندایە دوو شەڕی ئابوو نەگەنجێتە بڕۆسی هاوسەریەوە ئەوە قورسە دایمەن یەکێک لە ترسەکان ئەوەیە مثلەن دایمەن ئەو خواستانەی ژن ئاترسی لێی مەسەلەن بۆ نمونە ینی بۆرە بڵێ شتێکم بۆ بێنەوە لە بازاڕ و لە بیری و چێشتەکەی ئەو من دایمەن بۆ شتێکم بیرە چەرە و لیستی جاکا گازادیەک لیستی بۆ نووسیڵێ بۆم بنووسە با بیرم نەچێت لیستەکەشی بۆ نووسی دوای کێت ئەو شتێککە زۆر گرنگە زۆر زەڕورە ئەوەی نە من لە کەرەسەی یاپراخا دایمە شتەکەم لە بیرەچێت کاڵێک کەرەسەی ترەوە دانێکی لە بیرەچێت بۆچی بترسن لە پرۆسی پێکەنانی هاوسەرگیری پرۆسێکی ئەوەندە قورسە ئەوەندە سامناکە ینی نازانم چۆن باسی بکڕم وڵی خۆی ئەمە جگەی باز بوو دەستان خۆش بچکە هەستم کردووە بە بەراورد لەگەڵ ساڵی 2010 ڕێژەی هاوسەرگیری زۆر دابەزیوە طبعا نەما لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان و زۆربوونی ئەم ژمارە زۆرەی کە ئێستا لە کوردستان ئایترسن گەڵ لە هەردوو جۆرەکەی هەیە یعنی سیرەکەی بەراورد هاوتەریبە لە کاتێکا وایە لە ساڵ 10 سەرکەوتایە ئەمە معنەی وایە جۆرێک لە ترس لە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری هەیە بەشێکی ترسەکە ئەچێتە قاڵبی فۆبیاوە مثلەن ئەوەی کە چێتە فۆبیاوە زۆر قورسە یعنی ئەمە ژمارەیەک زۆر گەنجمان هەیە کە تەمەنی لە 35 لایە عادەتەن من وەعەڵێم يعني أما قاعدة ببي أزموني خم زور زار لأن ما مصاتوت شون أمثاناكي ببي أزموني أو بدي كودناني كلا خزاني كردي لقالوا خلكاني هما جاري ويا عندك شيء جاري ويا من نعلم توجين وياك شو كأم جارة تو أزموني واقعي كمالي كردي أمية لدواي استيصالي يعني أجر جندني أنا زور النار حتى تواني هالبجار نكت براسي دروز بيا دواي استيوبين صالي ترجي يعني أوي كتو صار دبيتو بولا صا هشتها ئەگەر بچێتە 40 ساڵی بۆ لە سانەوە دەڕوا ئیتر دوای 40 ساڵی تەواو ترسەکە بەسەر تازاڵە بێ و ڕەنگە ئەوە لە گەڵەڵا بێ کە ئیتر ئەو هەست و خۆشەویستت نامێنێ ئەمە ترسەکە ئەمە ترسەکە ئەمە ترس بەس ئەوە تبە فۆبیا پرۆسەکە هەموو کاتاسایە بکەی پرۆسەکە هەموو کاتاسایە بەڵام ئیتر ئەوانەی کە بڵین بۆ نمونە ئەوە لە تەمەنی دوای 22 ساڵی پرۆسی زەواج ئەنجامەدەن ئەمانە باشن لەگەڵەوەشە ئەوانیش خاتون سیرکە ئێمە لە خانی ڕێنمایی خێزان ڕاپرسیمان داناوە باش دوای پرۆسی هاوسەرگیری بە 3 ساڵ لە 150 ژنان کچانی خۆمان پەشیمانن لە 150 زۆرە لە سانەوەی پیاوان ئەمە لە بەپێی ڕاپرسی ئەوی خانی ڕێنمایی خێزان لە پرۆسەکە ناڵێن پەشیمانن بەڵام جۆرێک لە ساردیان پێوە دیارە یعنی ئەمە گزارشتە لەوەی کە جۆرێک بەشێکی تریشمان هەیە تووشی فۆبیا بووە هەر بەی شێوەیەک لە بیرکردنەوەی ئەوە فۆرمات بووە کە پرۆسی هاوسەرگیری نییە ئەمە پێڵێن فۆبیا احترام و ڕزم هەیە زۆر لە ژنانی بەتەمەن ئەوانەی کەیتر من ناوێکی نانم ینی پێڵم بۆچی پرۆسی هاوسەرگیری ئەنجام نادەی لە کاتێکا تۆ خواستت زۆر لەسەرە احترام و ڕزم هەیە وەڵام من دوو لە ڕووی زەنابوو پیاوم بەنالەت کردومە غەڵەتێکە لە فەرهەنگی کۆمەڵگەی کوردەواری بڵێ زۆر جار لە مێشکی ئەم ئافرەتەیە چەسپیوە زۆر جار نەحەقیشی نییە بەس من نەزانم هۆکارەکەی چییە ڕەنگە هۆکارەکەیان بەس ئەمەی پیاوەکە کە پیاوەکەی من لە دەستی خۆمانایە جاری کاتێک لە هاوسەرگیری وا لە کەسەکانەکە جایەکی نەچێتەوە پرۆسی شکستێک وەڵام جیابوونەوەی یەکەم ڕۆدا دەڵێ تەواو ژنەڵە من ناچم بەلای ئەو پرۆسیا و پیاوەڵە ناچم بەلای ئەمەژێکی ترە لە بەخوا بەپلەی یەکەم ئێمە پیاوان یعنی ئەوەن یەک جربەزەیاتێ لە هەموو ژیانی پرۆسی هاوسەرگیری لە بەچاو خات بەپورەکەەوە هەڵێمە بەس مەوەرێک خوارەوەسا وزوم کە مەسەر پیا بەڵام وەڵڵاهی هەموو جارێک گوتومە لەم ڕۆژانەیە باسی زەواجی مبەکر بوو زەواجی پێشوەقت لە شوێنێک باش وتم کاکە وەڵڵاهی ئێستا وام لێ هاتووە یعنی بۆچوونی من گۆڕاوە هەر لە تەمەنی 18 ساڵی و 7 ساڵی و 16 ناڵێم یعنی پرۆسی هاوسەرگیری دروست کەوتیان مامۆستا بۆ واڵی کوڕوتم کاکە بۆی پرای زەواجێکی ترکەوێت بەجددی کاکە وەڵڵی ینی بەداخەوە ئامارەکان ناخۆش بەداخەوە لە
لە دوای مارە بڕینەوە شەڕ و بەزم و هەرا و ڕزمی نێوان دوو کەسەکە دەست پێکات لە قۆناغی دەستگیرانەری ڕێژەی لە سادەمان هەیە کە سجابنەوە لە دوای پرۆسی هاوسەرگیری ئەوە خۆتان نەزانن حەز ناکەین ئەم ئامارانە ئەوە وتومانە ئەمە شتێکی باش نییە بەڵام ئێمە قسە لەسەرواکەین کە مەسەلەی ترسەکە جۆرێکە لە ئەو دەوروبەرەکەی کە بەڕێزت ئاماژت پێ یەکەمیان کابینێت لەولا دووەمیش یعنی خودی خێزانەکان خۆمان یعنی خۆشمان تاوانبارین وەکو باوک وەکو دایک ڕۆشنبیریی خێزانی ئەو تۆ خێزانێکی جوان و باش نم پێشکەش بە مناڵەکانمان ناکەین نەزانی مناڵەکان سەیری ئەماکات ئێمە لە چەشمە کێشماژین ئێمە لە پەلامەردانی یەکتری ئاژین ئێمە لە بەریەکەوتنیی توندە ئاژین ئەم مناڵە ئەڵێجا من خێزان دروستکەم وەکو باوکو دایکم بەرهەمەکەی بێت بەجێ خێزانی ئێستا بە تایبەتی ئەو خۆشەویستی جاران کە هەبوو یعنی هی بەریەکەوتنە کۆمەڵاتی زۆرەکە بوو یعنی ئێمە لە ناو خێزانەکە یابووین ئەو کاتە یعنی جیاوازتر بوو لە تەمەنی 15 ساڵی زەواجی دروستە کرد یعنی ئەڕۆی شتەکە بەڵام ئێستا شتێک هەیە بەرپرسیارەتیە ئێمە بەرپرسیارەتەکە هەڵناگرین ئێمە کە پرۆسی هاوسەرگیریمان دروست کرد کاگاری هەر حەزمان لە قاوەرمەی سەر عەرەبانەی لای کۆڵانەکەمانە بەجددیمە ئەم هاوسەرە شتی لە ئێماوێت ئێمە ناتوانین ئەو شتانی بۆ جێبەجێکەین یەکەم خواستی فسیۆلۆژی ئەو خواستی سۆزداریە کە ئێمە بۆی جێبەجێ ناکەین بەجددی دوم خواستی ئەو بەرپرسیارەتەکەیە کە ئێمە بۆی جێب ئێمە تااقەتمان نیە بچینە پرسەوە بەجددی ینی کۆمەڵێک مقەیدات لە ژیان ئێمە دروستە بێت هەموو ئەمانە بێتە لەمپەڕ ئێمە لەوە ئاترسین سبەینێ مەسەلەن ئەچینە مەجلیسێکەوە ناتوانین دوو کەلیمە قسە بکەین ینی ئەو بەرپرسیارەتیە لە مناڵیەوە بۆی ڕانەهاتوین دوو بەشێکی تری ئەو لەوازی کەسێتی کە لە بنیادی ئێمە هەیە ینی بەجددی ینی ئێستا وای لێ هاتووە بەداخەوە زۆربەی پرۆسە هاوسەرگیریەکان دوای ئەوەی کە ئێمە ڕاوێژ لەگەڵ ئێمەیەکەن قەناعەتی کولیان وایە کە بوون بە چاوەوە مەسەلەن نوشتیان لێکراوە بەداخەوە ئەترسن لە دەوروبەرەکان یعنی زۆر پرۆسی جوان هەیە هاوسەرگیری من زۆر نمونەی جوانم بینیوە خوا ئێوە لە یەک نەکان ئینشاءالله سەرپرست و سەرفراز بن ئەڵێم جاری وە هەیە وەڵاهی نمونە جوانەکە پیشان مێن بۆین ئەڵێ نەبن بە چاوە یعنی وای لێ هاتوو ئەترسی ئیلا شتێکی خۆت یعنی بۆ حقیقت دەوروبەرەکەت معدل چاوی لەسەرتا تۆ پرۆسی هاوسەرگیری بۆ خۆت ئەنجام نادەیت پرۆسی هاوسەرگیری سیرەکەی تەدەخولاتی دەرەوەی تەیە گەرم دوو کەسە تۆکمە نەبن عاقڵ نەبن زیرەک نەبن لێ هاتوو نەبن توانای ئیداریان نەبێت یەکسەر لە نیوە تێگەشکن بە تایبەتی ئافرەتان ینی ئەحترام و ڕێز و خۆشەویستیم هەیە زۆر جار ینی بە حقیقت لە خواستەکانیان نایەنە دەرەوە مەسەلەن بۆ نمونە بەسیترین شت لەسەر چی مەسەلەن بۆ نمونە ئەو حەزەکە ئینتیمای هاوسەرەکەی بە تایبەتی بەلای ماڵ خاوانیان بێت کاکە ئەمە جاری وە هەیە لەم پڕ دروستەکە ماڵە خەزوران لەم لاوە دیسان شتی خۆی ترسەکە ئەمەیە ئەژیناگەر هەردووکیان ڕابێنرێن یعنی من پێم وایە گەر کۆرسێک کرێتەوە بۆیان 20 محاضران پێ بوترێ لەسەر بەرپرسیارەتی لەسەر تەدەخولاتی دەرەوە لەسەر پەیوەندی فسیۆلۆجیەکان لەسەر ئەو تاقانەی ئەو بیرکردنەوە هەڵانەی کە پێ کوڕ هەیەی کوڕ آخر کوڕەیەوێ کسی کورد وەکو ژنێکی ئەوروپی تعامل لەگەڵا بکات لە پەیوەندیە تەنانەت سەرجەی و جنسیەکانیشە گەورەترین غەڵەتی کۆمەڵگەی کوردی ئەمەیە بە تایبەتی پیاوان بە تایبەتی کوڕان کاتێک تۆ ئەمەی ڕاستەکەیتەوە ئەڵێ وەڵی مامۆستا داوای لێبوردنەکەم ڕاستەکەیت کاکە ئەو لە کۆمەڵگەیشی کوردی پاکداوێنی بە ئەخلاقی بە شەرەفا لەدایک بووە لەناو خێزانێکە لەدایک بووە ئەمە کۆمەڵێ یعنی بە حقیقت بە کۆمەڵێ مقەیداتە ڕۆشتووە ئەمیت یعنی شتێکی بینیوە گرتێکی لە شوێنی ئەوێ هەمان فۆرم لەگەڵ ئەم هاوسەرە بەڕێزی جێبەجێ بکات ئەمە کێشە خێزانەکان دروستەکات ئەو مەسەلەی ترسەکان دیسان ئافرەتیش ترسی هەیە ترسی هەیە لەبەرەوە لەوەی کە ئافرەت کەشوشەکە هەر ترسی هەیە دوای پرۆسی زەواج ترسەکەی زیاگازانی لەبەرەوەی هەستەکات پیاوەکەی لێ داگیر بکەن بە تایبەتی ئەگەر پیاوەکەی ناودار بێت ئەگەر پیاوەکەی لە کورە کەناڵێکی ڕێگان نابێت ئەگەر لە پۆست و پەلەیەکی هەیە من چەندین ئافرەتی بەڕێز و خانومانم بینی واڵێت بەو ژیانی خۆم ڕازیم حەز ناکەم پیاوەکەم بچێتە شوێنێکەوە کە ناوی هەبێن حەز ناکەم بێ بە ئەندام پەرلەمان حەز ناکەم بێ بۆ وەزیر چکە لە دەست من نەچێت ژن چیەوێ ژن سفرە و خێزانیەوێت بەجددیمە ئەوەی کە پیاوەکەی بۆ ئەو بێت ئەوەی کە ژن ئەوێت جیاوازە لەوەی جاری وایە پیاوە بەجددیمە ینی ئەم تەواو لە سانەوەی لایەنە سۆزدارەکان بە سەریازاڵە ئێمەش لە سانەوەی پێداویستە فسیۆلۆجیەکان و ئەو بیرکردنەوە کۆمەڵایەتی کە هەمانە ئەمە چۆن لە ناوەچێت ئەمە کێشەیە کاگاریجا باشە کاگازات ڕەنگە زۆر کات بۆ نمونە تۆ خۆت شکستەکەت نەهێنابێت بۆ نمونە ئاری باسی لەو کتی زۆر کاتەیە ئەو کەسانی کاترسن لە پرۆسی هاوسەرگیری خۆیان بە پرۆسی کاتێ بەڕێ بێتن دواتر بڵێ بۆ نمونە ئەترسم جارێک تر چمۆ ناوە پرۆسی ڕەنگە زۆر کات کەسەکە
خۆی هێشتا نەچوو بێتە ناو پرۆسەکەەوە بەڵام ئەبینێت بۆ نمونە خوشک و براکانی کە چوونەتە پرۆسی هاوسەرگیری و بەردەوام کێشیان هەیە گرفتیان هەیە مرتاحنین ئارام نین لەو پرۆسەیە ڕەنگە ئەم ڕاستەخۆ ئەو ترسی لا دروست بێ بڵە بۆچی منیش خۆم بخەمە ئەو ژیانەوە ڕەنگە منیش بچمە ئەو ژیانەوە بە هەمان شێوازی ئەوان بم کاتە چۆن بۆ نمونە ئەو کەسانە ئەو ترسە لای خۆیان بڕەوێنەوە بۆ نمونە وەکو چۆن لە کوردەواری خۆماناڵە هەموو پەنجەکانی دەزۆک و یەک نییە مەرج نییە کە تۆ خوشکەکەت براکەت لە لای کوردەواری خۆمانە لە ڕەنگە شانسی نەبوو بێت لە پرۆسی هاوسەرگیریەکە ئەو کە شانسی نەبوو تۆ شانس بەتەکی دوایە وەڵاهی خۆی کێشەکە لێرایە زۆر یعنی ئەوە نییە بڵێ کەم بێ بشارێتەوە یعنی نەیەکە نەدوانە نەسیانە یعنی تەسەور کە عایلە هەیە 5 کچیان هەیە سیانی چواری جابەتەوە من ێستا لە کەسیوانە عن چوار معقول نییە بۆتە مۆدە دانێقی ناکە دانێقی ناکە ها جارن کە لە کوردەواری شوێکە دەیوە مەگەر بەکملەکەەوە بێتەوە ماڵە ئەمەش ناڵێن ینی بەجددیمە ئەمەش نا بەڵام بە حقیقت زۆرە سیرەکەی دراوسێ هەیە لە کۆڵەنەکان کاکە کەناڵ هەیە دەستگا هەیە یعنی بە حقیقت ینی بەجددیمە شوێن هەیە شوێن مؤسساتی کۆمەڵایەتی هەیە لەم کوردستانەیە لە 7 خێزان یعنی ئەمە زۆرە ئەمە مەترسیە ینی بەجددی ینی هەموو ئەمانە نقلە بێ بۆ ئەوانی تریش هەموو ئەوانە نقلە بێ بۆ ئەو کسانی تریش بۆ ئەو دەوروبەرانی تریش ینی کێشەکە ئەوەیە لەژێر ئەو کاریگەریە دەرناچێت یعنی ئەنجا بەشێکی زۆری ئەو ترسە چییە؟ دەستە خوشکەکەیەتی پێڵێ ینی بە حقیقت جاری وایە هەر مەسلەیەها شتێکم وت دەستەواژەیەک ئەڵێ پیاوم بەنالەت کردووە بەشێکی زۆری دەستە خوشکەکانی کە پێڵێکا کە پیاو هەمووی وایە جێڕوانی نەرگشتان لازای ڕاستە ئێمە ئەو سروشتەمان هەیە کە ئێوە لە پێشەکی بەرنامەکەتانە شتێکتان باس کرد خۆشەویستی دەرنابڕین کاغستان بۆ نانێرین بە حقیقت بەڵام ئەبێت لە تەبیعەتی پرۆسەی ینی ئینسان یانی سایکۆلۆژیای ئینسان شارەزا بن ئەها ئەوەی لە فەیسبووکە بڵاو بۆ تۆ نازانم لە حەدیقەی حیوانێتەکە کە ئەوی مەیمونێک و شێرێک هەیە ئەچێ بۆ لای نێرمەی مەیمونێک نێری مەمونونەکە مەسەلەن بۆ نمونە کابراایەکە شتێکی تێگرێت هیچ عیلاقێکی نا بەڵام نێری شێرەکە خۆشەویستی بۆ مێەکە دەرنابڕێت بەڵام شتێک ئەگرێتە مێەکان نێرەکە پەلاماری بۆیە کە خۆشەویستی زۆر جار کردارە وایە زۆر جار ئەوە نیە کە من نامێک بنێرم بۆ تۆ بڵێم گیانەکەم خۆشمەوێت ئەوە نم خۆشەوی ئەڵێ بۆی تۆ سیکەش لە دڵی مناجێ کردو دۆجابرا ئەوە دڵێ ئوتێلە یعنی ئەم دەربڕینانە ئەو دەربڕن بەجددیمە ئێوە لە پیاو تێبگەن ینی خاتونانی ئازیز بەجددیمە پیاوان لە کوردەواری بەتایبەت لە کۆمەڵگەی کوردی کاتێک هەستی خۆشەویستی دەرنابڕن سیفەتی شێریان هەیە زۆر جار بەجددیمە ینی سیفەتی شێریان هەیە ئەم سیفەتە ینی خۆی هەل لە نێری ئاژەڵەکانی شارڕەنگە مەسەلەن وابێت لە نێری پیاویشە بەڵام بزانە بە کردار لەگەڵ تایە زلی بۆ کاتە غەسالەکەەوە پاسەت لەگەڵاکە بۆ دەرەوە ئەمانە مهم من ئەمانە خاڵی ترن وایە ڕێزی کە سوکار دەگرێت وڵا ئەم ئێستا هەرجنێ و بە کە سوکار و بە خەزور و خەسوو بەجددیمە بەم شتانە نەیات بە قورئان شتێکی باشە بەجددی کاکە یەکسەریەتە خوارەوە کۆمەڵە دەستەواژەی ناشیرین ڕیزەکات ینی هەموو دەستەواژەکان من بەداخەوە زۆر جار تۆماری شێکن ئافرەتەکە وەکو بەڵگەیەک زۆرم پێ ناخۆشە کاگاتەوە یعنی ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە حقیقت ئەم نمونانە ئەم شەڕ و ئاژاوانە قوربانی بەهێزەکانن وەڵی من ئێستا لە کۆرسێکی ئۆنلاین ئەردەنیام خواگەدارە یعنی بەشێکی زۆری ئەم کۆمەڵگەی کوردی مناڵی کۆمەڵگەی کوردی مەسەلەن بۆ نمونە 5 کێشەی دەرونیمان خوێنوە عودوانە ئەوەی کە پێڵەن شەڕەنجێزیە شەرمکردن کە لەسانەوە لە ناو ئێمە هەیە ئەوەی نینۆکە کرۆژێت دەستا کرۆژێت مەسەلەن بۆ نمونە درۆکردن هەموو ئەم دەست و دزیگە هەموو ئەمانە لەو خەزانانەوە ئەگوازرێتەوە لەو ژن و مێردانەوە کە کێشەی بەریەکەوتن و شەڕ و فەرتەنە و پەلامەردان و ڕێزی یەکتری ناگرێت کەمتر لێک پێم بڵێ کە هەموو ئەمانی کە تۆ باسێکی ترس نییە لە بەرپرسیارەتی ڕاکردن نییە لە بەرپرسیارەتی گەنجێک نەچێتە نێو پرۆسی هاوسەرگیری و پێوا بێیتە بەرپرسیارەتی تووشە بێ بەدڵنیایەوە ئێمە بەرپرسیارەتەکە هەڵناگرین فێر نەکراوین و ڕانهێنراوین ئەمە کێشەی ئەساسی ئێمەیە بەرپرسیارەتەکە فێر نەکراوین تۆزە قورسیشە ئێمە وا بیرەکەینەوە خاتون هەستەکەین پرۆسی هاوسەرگیری خۆشەویستی ئەگوژێت هەستەکەین ئەڵێن چی خۆشەویستی ئەگوژێت کاکە خۆشەویستی دروستەکە خواگەدەرە تاموتێژی ئەو خۆشەویستی مهمە کە لە دوای تەمەنی 45 ساڵیەوە دروستە بێت کە دەستی هاوسەرەکە دەگری کە لە تەوقەی لەگەڵاکەیت پرۆسی هاوسەرگیری ئەو شەڕ و بەریەکەوتنانەشی خۆشە من زۆر جارە لێم ینی خێزان دەنگەکەشی خۆشە بەڵام سنووری ئاین لە سنووری خۆیاڵێم نەک مەسەلەن بۆ نمونە دۆ شاو تێکەڵکەیت ینی شەڕەکانیشی زۆر جار بۆی ینی جاری وهەیە بەرامبەرەکە و بناسی خۆ تۆزی بێت جار هەڵچوونەکە بێت بەرامبەرەکە و ینی ئەبەوە یەتە سەر پلێت ئەسلەکەی ئەوەیە
ئەی باشە چێ دەست پێشخەریەکە لەم ئاشبوونەوەیە وانە ئەمە مهمە ئایا ئەو ئافرەت زۆر مهمە من هەموو جارەڵێم ینی ئێمە لە زمانیان بزانین بەسیترین شت ئاشتیانەکەینەوە بەڵام ئێمە زۆر جار ئەو ڕقەکە لە دڵمانە دروست بووە وا هەستەکەین کە ئەبێ سیفەتی پیاوانەی خۆمان بسەلمێنین هەندێک سیفەتی باو باپیرانمان هەیە ڕێزم هەیە هەڵەیە یعنی ئەو هەڵانە نابێت لەگەڵ هاوسەرەکانمانە جێبەجەکەین مەسەلەن بۆ نمونە بەپی ئەو سەردەمە گۆڕانکاریەکە کە قەیچێکە هەتا لە مناسەباتێکە یعنی ئێمە دەست پێشخەری بکەین کەس و جیاوازی نەکەین لە بینی کەس و کاری من و کەس و کاری ئەو کوڕەکە کە خۆشەویستیە مەسەلەن بۆ نمونە سەردانێکە یعنی هەموو شاری سلێمانی لەسەر تاپۆکەی هەموو باخ و وێلای سیتەگی ئەو بێ ناگاتە یەک وشە یەک دەستەواژە یەک هەڵوێستی جوان کەواتە سەرگیری پرۆسەیەکی تەواو دروستە پرۆسەیەکی تەواو کەم و کوڕەکانیشەوە بەڵام باڕۆڵە بێگومان ئەو گەنجانی کە تا ئێستا قۆڵانی هەڵنەماڵی وای تر خۆڵی لێ هەڵماڵن و بچنە پرۆسەکەەوە ترز وەلا بنێ ئیشەڵێ پرۆسەکە و خۆت دەرە یان کوردوارەڵە شام دەرە بەرەو بەرپرسیارەتیە لە کوردواری خۆمانەڵێ بەیەکێکە وترێ پیا بکە چۆتە نێو پرۆسی هاوسەرگیران یەکتر پیابوون وایە مەڵن خۆی توش کردووە ئەوە هەڵەیە بۆی خۆی توش کردووە دەستە خۆش